پارچە سۆندەی ئەگرمە دەستمە ئەگەر پێشخۆم بدیان مناڵێ دەست بگرێ یان نەیگرێ. سعید پیاوێکی نابینایە و ماوەی 10 ساڵە دانیشتووی گەڕەکی بارودخانەیە لە کەرکووک. بەهۆی خراپی خزمەتگوزاریەکانی گەڕەکەکەیان چەند جارێک کەوتۆتە ناو چاڵی شەقامەکانەوە. لەمە خراپترە بێ معناتمان زۆر خراپە چۆن لەبەر بێ ئاوی لەبەر بێ خەدەمات نەجادە هەیە نەشار هەیە قوڕاو لە قوڕاو زیاترنی ئەمەمانیان بۆ بکرای مەجاری و هین ئەوە ئێستان باشتر بوو نەجاتمان بوو لەم کێشەیە. نزیکەی 4 ساڵە ئەم شارە پارێزگارێکی بە وەکالەت بەڕێوەی دەبات. وەک بەشێکیش لە گەڕەکە کوردنشینەکان باسی لێوە دەکەن بە تەواوی پەراوێز خراون و هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاریان بۆ ناکرێت. ئەو بڕیارێک لە وەزارێتی بەلەدیات و مالیە هات ئەلێ و گەڕەکانەی لە زمنی تەسمیم و تەجاوزن نابێ خزمەتگوزاری بۆ بکرێ هەر بەڕێوەبەری ئەو شتە بکە خۆی پارەکە تەزمینەکە ئەوە پەرلەمانکارەکان ئەوایە هەوڵ بدەن هەوڵیانشدا بەڵام ئەوە بەس بۆ کەرکووک نەبوو بۆ زۆربەی عێراق بوو ئەوان یانێ بۆی تەشجیعی تەجاوزات نەکەن خزمەتگوزاری بنە ئەو گەڕەکانی کە گەڕەکی ڕسمین. ئەو گەڕەکانەی لە خزمەتگوزاری بێبەشکراون بریتین لە گەڕەکی کوردستان و پەنجعەلی و بارودخانە. دانیشتوانەکەی بەدەست نەبوونی پرۆژەی سەرەتاییەوە دەناڵێنن کە سەرجەمیان کوردنشینن. سۆران محەممەد NRT کەرکووک.